من ئارە هەردیم خاوەنی بزنسی ئاراهان مەیدم کە بزنسێکی خۆماڵیەکە لەسەر دروستکردنی ئەکسواراتی ڕۆژانە و ئەکسواراتای سەرنجی کوردی دەکات. تەمەنم 13 ساڵە و هەروەها لە پۆلینۆ. کارەکانم بە دوو شێوە بەشکرایم. کاری من خۆی دروستکردنی ئەکسواراتە، بەڵام ئەکسواراتەکان دەکرێن بە دوو بەشەوە. ئەکسواراتە جۆرێکیان لە جۆرەکانی ئەکسواراتی سەرزەوی کوردیە کە ساڵانە جارێک دوو جار سێ جار ئەو پەڕی 5 جار لەبەر دەکرێن. جۆری دووەمی ئەکسواراتی ڕۆژانەیە کە پێک دێ لە بازن و گوارە و ملوانکەی سادە کە هەموو ڕۆژێ دەتوانین لەبەر بکرێت. من کە کارەکەم دەست پێ کرد نزیکەی 6 مانگە پێیجەکەمان بەڕێوە دەبین و هەروەها بەر لە ئەو 6 ساڵێک پێش ئەو 1 ساڵی تەواو تەنها کارم لەسەر فێربوونی دروستکردنی شتەکان و پێداویستەکان لەکوێ بکڕم و کوالێتی بەرز کامێ و عادی ئەسڵی شتەکانیان چۆنە و چۆن دروست دەکرێت و کوالیتی بە بەرزی دروست بکەم. و هەروەها ئێستا خۆشبەختانە لە ڕێگەی ئینستاگرامەوە لە ڕێگەی ئۆنلاینەوە کارەکانمان ساغ دەکەینەوە و هەروەها بە جۆری دووەمیشمان لە ڕێگەی فستیڤالەکانە لەگەڵ ڕێکخراوەکان و لە ئیڤنتەکان و مارکتینگەکانیش بەشدار دەبێت. یارمەتیدەری من دایک و باوکمە هەموو کات، بەڵام دایکم یارمەتیدەری گەورەی منە لە هەموو کاتەکاندا. ئەو کارە خۆی ئێستا بزنسە، بەڵام بزنسێکی زۆر بچووکەم. لە داهاتوودا ئینشەڵڵا بە پشتیوانی خوا دەمانێت ببێت بە بڕاندێکی گەورەی جیهانی کە خاوەنەکەی کچە کوردێکە لە کوردستانەوە بەڕێوەی دەبات، بەڵام بڕاندەکە لە هەموو جیهان بەردەستە. ئامۆژگاری منەوەیە ئەو خولیایکە هەتا ئەو بەهرێکە هەتا و ئەگەر دەزانی شایەنی شتێکیت ئەوە بڕۆ و ئەنجامی بدە. ئەمڕۆناک سەلاحەدین عەبدوڵڵا سەرۆکی ڕێکخراوی ئۆسکار. ڕێکخراوی ئۆسکار ڕێکخراوێکی سەربەخۆی خانمانە لە شاری کۆیە بۆ پەرپێدانی تواناکانی خانمانە. کارەکانمان زۆر شت لە خۆی دەگری وەکو لەم بوارەکانی هەمانە، بواری شاخەوانی، بواری بازاڕی، سمینەر، پەروەردەی خێزانی، هەر بابەتێک لە هەر شوێنێک لە بە هەر شێوەک ببی خزمەتی خێزان و کۆمەڵگە و خانمان بکە، ئەمە جێبەجێ دەکەیت. لاچێکەمان بریتە لە بازارکردنە کە زۆربەی کات دەیکەینەوە هەر کاتێک کە گونجاوبی بازارکردنەکەش هەموو ئامانجمان لەوەیە بە کاڵاکردنی ئەو بەرهەمانەی کە خانمانی دەزڕەنجینی خۆمان ئۆسکار کە ئەوەی دەکەن دروستی دەکەن و بەرهەمی دەهێنن. کاتەکەی 4 سەعاتە ئەوڕۆکە ئەو جاری واشێ بەپێی عنی کەش و هەوایەکێ لەبەروی ئێستا گەرمە بەیانەکان تۆزێک زەحمەتە و حەزیشمان لە شوێنی کراوە بوو، بەس زستانان وانە دەتوانین لە بەیانی تا ئێواریان تاشە و بەردەوام بین. مامۆستا سەمیرە یاسین بەرپرسی پرۆژەکان لە ڕێکخراوی ئۆسکار بۆ پەرەپێدانی توانەکانی خانمان. ئێمە چەندین ساڵانە لە بەرنامەکانماندا چەندی پرۆژەمان هەیە. یەک لە پرۆژانە ئەوەیە کە گروپێکمان هەیە بۆ خانمانی دەزڕەنجین کە ئەندامن و هەیە ئەندامیش لە لای خۆمە، بەڵام ئەوانەی کە دەبین لە شاری کۆیە دەزڕەنجینەکان دەرچوی پەیمانگا و دەرچوی زانکۆکان و دانەمەزراینە و کاری خۆیان دەکەن. ئێمەش وەکو هاوکارێک و خۆبەخشانە پێشانگایان بۆ دەکەینەوە و لە فستیڤالەکان و مانگانە وەرزەکان بۆیان دەکەینە بۆ ئەوەی کاڵەکانی خۆیان بە بازاڕی بکەن و بۆی بژێوی ژیانی خۆیان پەیدا بکەن. ڕێکخراوی ئۆسکار لە 2016ەوە دامەزراوە. ئەمە وەکو زیاتر لە 200-300 ئەنداممان هەیە، دەستەی کارگێڕیمان هەیە کە ڕێکخراوەکەمە ئامانجمانەوەیە ئێمە کە خزمەتی خانمان بکەین، خزمەتی خانمانی شاری کۆیە بکەین کە ئەو خانمانەی کە پێویستیان بەمێمە هاوکاریان دەبین لە بواری گەشتیان پێ دەکەین، شاخەوانیان پێ دەکەین، هەروە کۆڕ و کۆبوونەوە سمیناراتیان بۆ دەکەین، وەرکشۆپیان بۆ دەکەین لە بارەی تەندروستی، هەروەها لە بارەی کۆمەڵایەتی چەندین جار کە سمیناراتیان بۆ دەکەین و خانمەکان تێدا بەشداری دەبن بۆ ئەوەی ئەمە بتوانین هاوکاریان بین و ڕاددەین ڕۆشنبیریان تێدا بەرز بکەینەوە. گەشتمان هەیە بۆ ناوەی کوردستان، گەشتمان هەیە هەر لە ناوەی کۆیە بۆ دەوروبەری، هەروەها گەشتشمان هەیە بۆ دەرەوەی وڵاتیش
کە ڕێکخراوی ئۆسکار خانمەکانی بردوتە تورکیا بردوتە ئێران کە گەشتیان پێ دەکەن هەروە بۆ شارەکان دهۆک و زاخۆ بۆ هەولێر بۆ سلەیمانی گەشتیان پێ دەکەین ئامانجمان ئەوەیە کە ئەو خانمانە لە ماڵەوە دەبینی کە باری دەرونیان بەرزکەینەوە دەیانهێنین گەشتیان پێ دەکەین بۆ وەرەیان بەرز ببار و دوەرونیان کە هەست بە خۆشیێک بکەن بۆ ئەوەی بتوان گیر و گرفتەکە ئیمە ئەوەیە شوێن خۆشببختانە ئەو ساڵ شوێنێکمان بۆ درایتێ بە مۆڵەتمان درایتێ بۆ ساڵک شوێنی تایبەتی خۆمان نییە کەوامە بتوانین تێدا ئارام بین هەروەها کێشەی کارەبامان هەیە کێشەی بڵێن وەک وەرگوتم زیاتر کێشەیمە شوێنە.